شالێکەکانی هەشتمین فستیڤاڵی شانۆی هەولێر کۆتایی هات. سەرپەرشتیاری فستیڤاڵەکە بە کورساتی ڕاگەیان لە دوای ئەوەی کە 6 ڕۆژ نمایشی شانۆیی کرا و 10 وڵات بەشداریان لە نێو فستیڤاڵەکەدا کردبوو. 5 وڵاتوانیان ببنە براوەی فستیڤاڵەکە و خەڵات برنەوە. وتطلعات الإنسان داخل مجتمعه. جلسات نقدية بدورته الثامنة الفترة من 20 إلى 26 من شهر نيسان لعام 2005 وسينوغرافيا مسرحية أبواب لفرقة كنوز المسرحية العراق وسينوغرافيا مسرحية جسر من الزجاج لإيران. وقد ذهبت الجائزة إلى سينوغرافيا مسرحية أبواب برابراتي هنري شانوي دهور تيبي ماردين قلاي دمدم فرمون. فرقة الكنوز المسرحية البصرة. ئەمڕۆ کۆتا ڕۆژی فستیڤاڵ بوو لە کۆتا ڕۆژیش هەمیشە خەڵاتەکان دیاری دەکرێن و ئاشکرا دەکرێن. لەو ڕۆ 5 خەڵات دیاری کرابوو، خەڵاتی باشترین ئەکتەری کوڕ و ئەکتەری کچ و دەرهێنان و باشترین ئیش و باشترین سینۆگرافیا. وا دیارە لە ژنەی دادوەریش پێی باش بوو خەڵاتی ئەکتەری گەنج پێشکەش بکەن. ئەو بوو ئافرەتێک بە ناوی زەینەب لە شانۆگەری حەمامی ژنان لە هەولێر خەڵاتی بەدەستێنە. دواتر ڕێزلێنان پێشکەش بۆ تیپانەکرا کە بەشداریان کردووە. ڕێزلێنان بەو کەسانە پێشکەش کرا کە وەکو ڕەخنەگر و وەکو سەرپەرشتیاری دانیشتنی ڕەخنەیی بەشداریان کردبوو. ئیتر هیوادارین ئەم فستیڤاڵە بەردەوام بێت. هیوادارین ئەم فستیڤاڵە زیاتر گەشە بسێنێ و زیاتر حکوومەت بایەخی پێ بدەن. تیپی ماردین قەڵای دمدم فەرمون.